نوع پنیرە لە ناو لۆرم هەڵگرتی ناو لۆر ناو لۆری لە ناو لۆرم دانایە بۆ تەجروبەی کە نەزەحەتی دێنییاندا دەمەوێت باسی ئەو پەنیرەم بۆ بکەیت کە کوێیە چۆنیش دروست دەکرێت. پێشەشی بەخێر بێن سەر چاوم پەنیرە ئەو پەنیرە هەموو عەشیرەتەکان دروست دەکەن بەس هەر عەشیرەتێک مەناوعەکی دروست دەکەن. بەڵێ ئێمە هەرکییانە هەرکی کە مەسن ئەوە شیان هێوێن کرد پەنیریان ملۆ هێوێنێ پەنیریان پەیدا کرد ئەمە ئەوەی دەگوشن دەبیتە پەنیر ئەمەیان مەیرە پێکەوە ناکەنە سەرێکم مەسەن سەر ئاگریدا دەنێن دەکولێتن ئەوە دەبیتە قالب. باشە ئەو مەیرە جیاوازی چییە لەگە پەنیرەکە لە جیاوازیکە ئەوەیە مەیرە کم خەیە مەیرە دەبیت جێیکە لە سات بیتن لە ناو پیستی نازن کە ئەو پیستە مەقاومەیەکی زۆر گەوری هەیە مەسەن حتا 7 مانگ 8 مانگ ساڵێک 2 ساڵ مقاومە هەیە پیست لە بۆ پەنیر تێک ناچێت. باشە مام زێرۆ جەنابەت بۆ ناسراوی با بڵێن جوتیارە یاخۆت مەردارێکی باشی ئەمڕۆ پەنیرێکی جیاواز دانابوو ئەو پەنیرە بۆم باز بکەیت کە قسەمان کرد گوتت ئەوە تەجروبەیە. تەجروبە ئەو نەوع پەنیرە من ئەو ساڵ دروستم کردی ئەو نەوع پەنیرە لە ناو لۆرم هەڵگرتی ناو لۆری لە ناو لۆرم دانایە بۆ تەجروبەی کە نەزەحەتی دێنییاندا بەس ئینشەڵا هەرچی ئەو پەنیرەی خواردی بیتن دەرێ پەنیر زۆر فەرقی هەیە لەگە پەنیری دی. باشە ئەو دروستکردنی ئەو پەنیرانە لە کوێستانیان لە ناو ماڵی خۆتان؟ بەڵێ لە کوێستانە بەڵێ دەبی لە کوێستانە بی پەنیر لە کوێستانان باشە قسەیەکێ دەڵێن لە ناو پیستی ئاژەڵ ئەو پەنیرانە بۆ ماوەیەکی درێژ دەمێنەوە تێک ناچێت. بەڵێ پیست ئەو هۆکارە چییە؟ هۆکارەکەوەیە پیست کە داگیرە ژاژی مەسەنە پەنیریان دانا وەک دیواری ژاژی لە تەنیشتی دەکرێتن هەوای نادەتێن ئەو پیستاش مەقاومەیەکی زۆریە خێ دەکرێت خێ پیست خێ دەکرێت کە پیست خێکرا مەقاومەیەکی باشی دەبیتن مەسەن هەتا 7 مانگ 8 مانگ ساڵێک وەکو سەلاجە.